دۆخی ناوخۆی عێراق و بەغدا بە تایبەتی لە هەر ئاستێکا بێت بە باش یان بە خراپ کاریگەری ڕاستەوخۆ هەیە لەسەر هەرێمی کوردستان چونکە ئێمە تا ئێستا بەشێکی لە عێراق و ئابووری و ژیانی سیاسی ئێمە پێوەستە بە عێراقەوە بۆیە ئەو ناڕازایەتی و خۆپیشاندان و نائارامی ئاسایشیانی کە لە عێراقدا هەیە بەداخەوە کاریگەری نێگەتیڤیش لەسەر کوردستان هەیە کاریگەری نێگەتیڤی لەسەر ئابووری کوردستان هەیە لەسەر بازاڕی کوردستان هەیە لەسەر جموژوڵی چالاکی و بەرهێنان هەیە ئەگەر بڵێم ینی ئەبێ هەرێمی کوردستان چی بکات بە دڵنیاییەوە هەموو کەسێک پێم وایە لەگەڵسەرەوە هاوڕایە کە هەرێمی کوردستان کاتێکە دەتوانێت بەرگەی ئەو تەحەدا و کێشە و گرگستانە بگرێکە دووبەرێ بێتەوە کە ناوماڵی خۆیان یەکگرتو بێت یەکگرتووی و یەکگوتاری و یەک بەرنامەی و یەک ئاڕاستەی لە بەغدا وڵاکات کە هەموو گۆڕانکاری و تەحەدا گەورانی کە لە بەغدا دروستە بن لانی کەم بەخێر بشکێتەوە بۆ هەرێمی کوردستان چونکە هەرکیەوە گۆڕانکاریەکە لەناوچەکەی ڕووبدا هەم دەرفەندەهێنەرە خۆیە هەم ئاستەنگ دروستەکات ئەگەر تۆ ماڵەکەت یەکگرتو بێ و خۆت ئامادە کردبێ و ناوماڵ و خەڵک ڕازیەوە بەدڵنیاییەوە توانیت ئەو دەرفەتە بقۆزیتەوە ئەگەر نا بە پێچەوانەکەیەوە بەخرای پێشکێتەوە بە سەرهەرێمی کوردستانیش سەرۆکایەتی حکوومەتی هەرێم بە تقریباً ڕۆحێکی بەرپرسانەوە ئەیتوانی ئەسپی خۆی تاو بدات بە بانکردنی لایەنەکان بۆ هەولێر و نەک مەسەلەن دانیشتنێک دوو دانیشتن چەند دانیشتنێک بۆی کلێکیان نزیک کاتەوە چونکە هەمیشە ئێمە بە درێژایی مێژوو و لە وەکو چۆنەڵی لە دید و بۆچوونی ئەو کەسانەی کە هەمیشە خوێندنەوەیان بۆ ڕۆژی عێراق کردووە پێمانەڵێن کورد ئەیتوانی لەو مودەتەیە لەو کاتەیە ئەسپی خۆی تاو بدایە بەڵام بەڕاستی لە ئێستاە کاتێکی زۆر زۆر باش بوو و توانم ناوی بنێم بە کاتە زێڕینەکەەوە ئێستش بەڕاستی کورد دەرفەتەکەی لەدەست نەچووە توانێت بیقۆزێتەوە چونکە بەڕاستی ئێستا عێراق لەوە دەرچووە بەڕای من جاران بابەتی مەسهەبی بوو تایفی بوو مەسەلەن تا کۆتایی ئێستا تەنانەت لە خودی مەسابەکەشە لە خودی مەسەلەن تایفەکانی شاکێشە دروست بووە و وەکو چۆن مەسەلەن لە سەرچاوە و لە لای نەمێژوویەکانە باسدەوە کراوە لە هەر شوێنێک کار گەشتە کێشە و ململانێ و ئاڵۆزی ئەوانە گەشتە چەک و کوشتار و ئەوانە ئەو شوێنە زۆر ناسکە بێت کەواتە ئێستا ڕۆژی عێراق زۆر ناسکە و ئەتوانین بڵین کورد مادەم بەشێکە لە دیسانە دووبارێکەمە لە عێراق ڕۆڵی جۆرێک لە میانڕەوی جۆرێک لە میانگیری ببوورە میانگیری ببینێت لە نێوان تایفەکان لە نێوان مەسەلەن مەسەبەکان تاوکو کۆتایی چکە بەڕاستی ئێستاکەم ئێستا کێشە ململانەکان کێشە ململانەی ئیداری نییە کێشە ململانەی مەسەلەن حکومی نییە تا کۆتایی ئاگری دراوسێکت ناسووتێنێ بەڵام کە بەردەوام بوو ئەگەر تۆ نەچووی بەدەمیەوە ئەگەر تۆ مەسەلەن وەکو چۆنەڵی بە خەمخۆر نەبووی ئەو کاتە تاکید پریشکی ئاگرەکەش تۆ سووتێنێت